ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. راپۆرتێک لە سەرهێرش بۆ سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ڕژێم لە چەند شاری ڕۆژهەڵاتی کوردستان. درێژەی هێرش ئاسمانیەکان بۆ سەر ناوەندە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە چەند شاری ئێران. جێبەجێکردنی هێزە سەربازیەکان لە قوتابخانەکان لە مەشهەد. دەست بەسەرکرانی چەند هاوڵاتی لە لایەن هێزە ئەمنیەکانەوە و درێژەی پچڕانی هێڵی ئینترنێتی نێودەوڵەتی لە ئێران. راپۆرتێک لەسەر هێرش بۆ سەر و بنکە و بارەگا سەربازیەکانی ڕژێم لە چەند شاری ڕۆژهەڵاتی کوردستان. بە پێراپۆرتەکان لە درێژەی هێرشە هاوبەشەکان بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی ژمارەیەک لە ناوەند و بنکە سەربازیەکان لە چەند شارێکی ڕۆژهەڵاتی کوردستان کراوناتە ئامانج. بە پێیزانیەرەکان لە شاری بانا چەندین تەقینەوە بیسراوە و بنکەی سوپای پاسداران و پادگانی ئەرتەش لە ناوچەی ساڵحاباد بەرهێرش کەوتون. شاید حاڵان دەڵێن لە ماوەیەکی کەمدا نزیکەی 10 تەقینەوە تۆمار کراوە و دووکەڵی چڕ بەشێک لە ئاسمانی شاریدا پۆشیوە. هەروەها لە سنە بنکەی سەرەکی هێزی ئینتیزامی لە مەیدانی 12 فەروەردین و بنکەیەکی سەربازی لە گەڕەکی قشلاق بە موشک کراونەتە ئامانج. لە سەردەشتیش ناوەندە پەیوەندیدارەکان بە ئیتلاعات و سوپای پاسداران بەرهێرش کەوتون و دوای ڕووداوەکان هێزە ئەمنیەکانی ڕژێم لە ناوچەکە بڵاو بوونەتەوە. هەروەها بە پێی راپۆرتەکان لە شاری مەهاباد 8 موشک لە بنکەی ئیمام سەجادی سوپای پاسداران کەوتونەتە خوارەوە و ئەم بنکە سەربازیە کراوەتە ئامانج. درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەندە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە چەند شاری ئێران. بە گوێرەی راپۆرتەکان هێرشا و بەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەند و پێگە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە چەند شاری ئێران هێشتا بەردەوامە و زیانێکی بەرچاو بە ژێرخانەکانی ڕژێم گەیشتووە. بە پێیزانیەرەکان لە تاران دانیشتوان باز لە بیستنی دەنگی فڕینی فڕۆکە جەنگیەکان و تەقینەوەی بەهێز لە بەشێک لە ڕۆژهەڵاتی پایتەخت دەکەن و ناوچەیەک لە ئەفسەریە تا پیرۆزی بەر بۆ بماران کەوتووە. هەروەها باز لەوە دەکرێت کە چەند ناوەندێکی سەربازی و پەیوەندیدار بە هێزەکانی سیستەمی بەرگری هەوایی و فەرماندەیی لە ڕۆژهەڵاتی تاران کراونەتە ئامانج. لەوانە ناوەندەکانی لۆجستیک لە قەسری فیروزە و تیپی ئەمیرولمومنین و پادگانی کولاهدوز و دۆشانتەپە. لە هەمان کادا بە پێی هەواڵەکان ناوەندە پەیوەندیدارەکان بە سوپای پاسداران لە شاری تەورێز و هەروەها بنکەی هێزی ئینتیزامی مارالان بەرهێرش کەوتون. هەروەها بە پێی راپۆرتەکان لە ئیسفەهان کۆگای موشەکەکانی قادر کراوەتە ئامانج و لە کرماشانیش مەیدانی نەوت و بنکەی سوپای نەبی ئەکرەم بۆمباران کراوە. دەست بەسەرکرانی تۆڕێکی پەیوەندیدار بە سوپای پاسداران لە قەتەر. بە پێراپۆرتەکان دەستگای یاسایشی دەوڵەتی قەتەر ڕایگەیاندووە کە هێزە ئەمنیەکان توانیویانە پلانێکی تێکدەرانێ پوچەڵ بکەنەوە و ژمارەیە کەس کە پەیوەندیان بە سوپای پاسدارانەوە هەبووە دەست بەسەر بکەن. بە پێی راپۆرتی ئاژانسی هەواڵی قەتەر ئەم ئۆپراسیۆنە دوای چاودێریکی وردی ئەمنی ئەنجامدراوە و 10 کەس لە ئەندامانی ئەم تۆڕە دەستگیر کراون. بە پێی زانیاریەکان ئەوان بە 2 گروپدا بەش بوون. گروپی یەکەم کە 7 کەس بوون ئەرکی کۆکنەوەی زانیاری و سیخوڕیکردنیان لەسەر دامەزراوە سەربازی و ناوەندە استراتیژیەکانی وڵات پێسپێردرا بوو. هەروەها گروپی دووەم کە 3 کەس بوون ڕاهێنانی تایبەتیان بۆ ئەنجامدانی کردەوەی تێکدەرانە و بەکارهێنانی درۆن بۆ لێدانی ئامانجەکان وەرگرتە بوو. بە پێم راپۆرتانە ئەم ئۆپراسیۆنە بە دەست بەسەرکرانی ئەم کەسانە کۆتایی هاتووە و هێزە ئەمنیەکانیش لێکۆڵینەوەیان لە سەروردەکاریەکانی ئەم تۆڕە بەردەوامە. جێگیرکردنی هێزە سەربازیەکان لە قوتابخانەکان لە مەشهەد. بە پێی راپۆرتە بڵاوکراوەکان هەندێک لە قوتابخانەکانی شاری مەشهەد داخراون و بۆ جێگیرکردنی هێزی سەربازی و کەلوپەلەکانیان بەکاردەهێنرێن. بە پێیزانیاریەکان کە لە سەرچاوە نەوخۆیەکانەوە بڵاوکراونەتەوە لە یەکێک لە ناوچەکانی شاری مەشهەد قوتابخانەیەک دوای داخستنی کراوە بە شوێنی جێگیرکردنی سەربازان و کەلوپەلە سەربازیەکان. بە پێم راپۆرتانەش هاتوچۆی هێزە سەربازیەکان و ئۆتۆمبیلە سەربازیەکان لە دەوروبەری ئەم قوتابخانانە بینرا و سەرچاوەکان دەڵێن هاوکات لەگەڵ سنووردارکردنی توندی ئینتەرنێت لە چەند ڕۆژی ڕابردوودا بڵاوکردنەوەی زانیاری لە ناوخۆی شارەوە زۆر قورس بوو و تا ئێستا هیچ وردەکاریەکی زیاتر سەبارەت بە ژمارەی ئەو ناوەندانە یان ئامانجی جێگیرکردنی هێزەکان بڵاو نەکراوەتەوە.
کوژرانی 4 بەرپرسی سیستەمی بەرگری ئاسمانی لە ئەنجامی هێرشێکی موشەکی. بە پێی راپۆرتە بڵاوکراوەکان 4 کەس لە بەرپرس و پلەدارەکانی سیستەمی بەرگری ئاسمانی لە ئەنجامی هێرشێکی موشەکی کوژران. بە پێزانێرەکان ئەم کەسانە کە سەر بە پەدافەندی ئاسمانی شاری ئافدانان بوون لە کاتی سەردانی ناوەندێکی سەربازی لە پارێزگایەکی دیکەدا بەر هێرشی موشەکی کەوتون. بە پێی راپۆرتانەی بڵاوکراونەتەوە موشەکەکە لەلایەن ئیسرائیلەوە ئاراستەکراوە. لە ئەنجامی ئەم هێرشەشدا 4 کەس لە بەرپرسەکانی سیستەمی بەرگری ئاسمانی کوژراون و تا ئێستا هیچ وردەکارێکی زیاتریش سەبارەت بە چۆنیەتی ڕووداوەکە یان ئاستی زیانەکانی بڵاو نەکراوەتەوە. کوژرانی ڕەحمان موقەدەم فەرماندەی ئۆپراسیۆنی تایبەتی سوپای پاسداران. بە پێراپۆرتەکان ڕەحمان موقەدەم سەرۆکی بەشی ئۆپراسیۆنی تایبەتی سوپای پاسداران لە ئەنجامی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەندە سەربازیەکانی کۆماری ئیسلامی کوژراوە. بە پێی راپۆرتەکان ئەو فەرماندەیە لە ڕەوتی هێرشەکانی ئەمڕۆ بۆ سەر ناوەندە ئەمنی و سەربازیەکانی ڕژیم لە تاران کوژراوە و سەرچاوەکانی هەواڵ ژامەژە بەوە دەکەن کە موقەدەم یەکێک بووە لە ئەو کەسانەی کە ناوی لە گەڵاڵەی تیرۆری دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا لە ساڵی 2024دا هەبووە و جێگەی ئاماژەشە کە تا کاتی دەڕشنی ئەم هەواڵە هیچ راپۆرتێکی فەرمی لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیەوە سەبارەت بە ئەم هەواڵە بڵاو نەکراوەتەوە. دەستبەسەرکرانی چەند هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. راپۆرتەکان باز لەوە دەکەن کە وەزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی لە ڕێگەی ڕاگەیاندنێکەوە باسی لەوە کردووە کە چەند کەس دەست بەسەر کراون کە بە وتەی ئەم وەزارەتە پلانی ئەنجامدانی ئۆپراسیۆنێکی ئەمنیان هەبووە. لەو ڕاگەیاندراوەدا هاتووە کە لە کاتی دەست بەسەرکانی ئەم کەسانە چەند چەکی جەنگی بڕێک پارەی بیانی و هەروەها ئامێرێکی ستارلینگ دەستی بەسەردا گیراوە. بە پێم راپۆرتە ئەو کەسانە بە وتەی وەزارەتی ئیتلاعات پلانیان هەبووە بە پێی ڕێنمایەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوخۆی وڵاتدا چالاکی ئەنجام بدەن. دوایین هەواڵ درێژەی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. بە پێی راپۆرتەکان ماڵپەڕی نێتبلاکس کە بارودۆخی ئینتەرنێت لە جیهاندا چاودێری دەکات ڕایگەاندووە کە پاش هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ ماوەی 100 کاتژمێرە ئینتەرنێتی بەتەواوەتی قەدەغە کردووە. بە پێم راپۆرتانە هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ململانیەکان ئاستی پەیوەندی بە ئینتەرنێت لە وڵاتدا تەنها نزیکەی لە سەدا 1 ئاستی ئاسایی ماوەتەوە. نێتبلاکس هەروەها ئاماژەی بۆ کردووە کە ئەمە دووهەم جارە لە ئەم ساڵدا کە قەدەغەیەکی بەرچاو لەسەر ئینتەرنێت لە ئێران جێبەجێ دەکرێت. بە پێم ماڵپەڕەش ئەم سنووردارکردنە بەردەوامی ئینتەرنێت کە کاریگەریەکی بەرچاوی لە سەرگاندنی زانیاری و پەیوەندی هاوڵاتیان هەبووە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.